انداما ریوبریا کنکه شهال حفید جی بحثا هم گرینگیا کارو خابات کنکه و همشی جواتا گشتیا کنکه گو هریداوی پیک هاتبو دوی درباره دجی بالکشان لسر گرینگیا اکریزیا کردی دوی پیواجوی حساسیا کرد تیر درباز دبن و همشی آنی زمان گو دوی کنگره نتویا کردان وره پیکانین گو اوی ببم سوگر کرنا پاراسنا مافی تواهی کردان دی جهانی ده. 24 همینی کنگره نتوی کردستان دا که 27 ساله دامزرا و کارکا دو پرسی گرنگ هبو که باس کرا لو کنگره دا یکمیان او بو که لو کرنوی پیرو پروگرامی کنگره نتوی کردستان و هروها بلگه استراتیجی جگل لوش بانگواز و کار بو یک ریزی ناومالی کرد بو بستنی کنگره کی نتوی بو یک ریزی و رخصتنی ناومالی کرد او دو بلین پرسی سرکی من بو طبعا یکتی نتوی کرد همیشه بلین بناغه بردی بناغه بو سرکوتنی گلک من همیشه ایمل کەوتنەکان من هۆی ئەوە بۆ کە لە یەکدا بچڕاوین لە یەک دوور بووین کەنەکە بانگەوازەکە لە هەموو پارت و ڕێکخرا و کەسایەتیەکان کە بە شێوەیەکی زۆر چالاکانە هەوڵی یەکڕیزی و یەکێتی نەکەوتنی ئەم پرۆژەیە و ئەم پرۆسەی ئاشتیە لە باکوور هەوڵ بدەن کەنەکە داوا ئەکا لە دەوڵەتە زلهێزەکان کە دۆستایەتی خوان لەگەڵ تورکیا بەکاربێنن بۆ ئەوەی کە کاریگەر بێ لەسەر ئەوەی پشتی ئەم پرۆسەیە بگرن کە بچێتە سەر چونکە وەکوتم سەرکەوتنی ئەم پرۆسەیە ئەبێ بەهۆی سەرکەوتن و پاراستنی سێپارچەکەی تری کوردستان یاکەم بینیشمان لە ڕۆژئاواژن چ ڕۆڵێکی هەبووە ئەو دروشمی ژیان ئازادی بوو بە دروشمی زۆر ژنانی جیهان ژنان هەمیشە پێشەنگ بوون ژنان هەمیشە ڕۆڵی خۆیان هەبوو ڕۆڵی ژنان بەرز ڕاگیرە جگە لەوە لە کۆنگرەکە ژنانی نەتەوەی تریشی تیا بوو کە هاتبوون ئەزمون لە داوای ئەویانە کرد ئەزمون لە ژنانی کورد وەرگرن